دەستەی بەهرەمکردنی پارێزگای سلێمانی لە ڕێگەی تیمە گەڕۆکەکانیەوە 150,000 واژۆی بۆ بەهرەمکردنی سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین کۆ کردوتەوە. سەرپرشتیاری دەستەکە دەڵێت لە ئێستا بەدواوە دەستەکە هەڵدەوەشێتەوە، چەند کەسێکی خۆبەخش و تیمێکی پارێزەر دەمێنێتەوە بۆ ڕایکردنی ئیشوکارەکان و قۆناغەکانی دوای ئەوە. ئێمە وەکو بەڵێنمان پێدا بوون کە ئەندامانی ئەم گروپە خۆبەخشە دوای جێبەجێکردنی ئەرکەکانمان دەستەکە هەڵدەوەشێنینەوە. ئێستاش دوای ئەوەی کە هەستەکەین ئەرکی نیشتیمانی و سیاسی و ئەخلاقی خۆمان بەرامبەر وڵاتەکەمان بەجێ هێناوە و وجدانی خۆمان ئاسوودە کردووە، دەستەکەمان هەڵدەوەشێنینەوە و هەر کەسەوە ئازادە و بە چی ئیش و چ کارێک هەڵەبژێرێ. تەنها چەند کەسێکی خۆبەخش دەمێنینەوە وەکو لیژنەیەک بۆ بەدواداچوونی ڕێکارە یاساییەکانی ناو کۆمیسیۆن، چونکە لە ئێستاوە دەزانین کە ئاسەنگمان بۆ دروست دەکرێت، بۆیە خۆمان بۆم قۆناغەش ئامادە کردووە. کارەکانی دەستەکە لە ئێستادا بە کۆتا گەیشتووە. قۆناغەکانی دوای ئەوە شەڕی یاسایی و سیاسی دەبێت لەگەڵ عێراق و پەسەندکردنی لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراقەوە. ئێمە وەکو چەند کەسێکی خۆبەخش بەردەوام لە بیندەهۆڵدان بۆ سەرگرتنی ئەم پرۆژەیە هەوڵ دەدەین تیمێکی پارێزەر ڕاستپێرین بۆ ڕوبەڕووبوونەوەی بربەسە یاساییەکان. هاوکات داوا لە پەرلەمانتارانی بازنەی پارێزگای سلێمانی دەکەین لە پەرلەمانی عێراق بەدەر لە ئینتیمای حزبی بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن و بەرگری سیاسی و یاسایی لەم پرۆژەیە بکەن. بڕیارە واژۆکان ڕەوانەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق بکرێت و ئەوان بڕیار لەبارەیەوە بدەن، بەڵام دیار نییە واژۆکان وەردەگیرێت یاخود نا. تیمی پارێزەرانی دەستەکە دەڵێن بەپێی یاسا هەوڵ دەدەن بۆ یەکلایەکردنەوەی ئەم پرۆژەیە. مادەیەک هەیە کە بە قانونێک هەیە، قانونی ژمارە 13 ساڵی 2008 کە باسی لەسەر مادەی 190 دەرکراوە، ینی تەوزیح بۆ ئەوە کە ئەو باسی ئیجراعاتانەکە کە ئەم ڕێکارانە چۆنیە بێ. دوای کۆکردنەوەی ئیمزاکان ئەمە ئەچێتە کۆمیسیۆن، ئیتر کۆمیسیۆنی ئەم شتانە یەکلایەکاتەوە. تەوان هەرچی تاانێک لەم قەرارە هەبێەوە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە، بۆی ئێمە پەنامان بردوتە بەر تیمێکی محامی کەوان ئەو شتانەمان بکەن. دەستەکە دەڵێن ئەگەر پرۆژەکە سەر بگرێت ئەنجامەکەی دەبێتە هۆی بژانەوەی ئابووری و کشتتوکاڵ و پیشەسازی و دابینکردنی شایستە داراییەکانی ئەم دەڤەرە. ئەگەر سەریش نەکرێت بۆ داهاتوو ئەم واژۆیانە دەبێتە کارتێکی فشار بەرامبەر بەغدا و هەولێر. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.